خوابکە پێوقەدەمی ئێمەش کە ئێستا لە ئەمریکاین و لە بەردەم ئەم بانکە زەبەلاحین کە ئەو هەموو پارەی عێراقی تێدایە بەخێر بێت و پارەکە لێرەوە بنێرێتە عێراق و هیچ نەبێ موچەخۆرانی ئێمەش لە هەرێمی کوردستان سوود لەو پارەیە وەربگرن و گیرفانیان گەرم بێتەوە. چیرۆکی پارەی گیرفانی هەرچی کاسبکار و موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش لەم بینایی پشتی منەوە سەرچاوە دەگرێت لە شەقامی 33 لیبرتی لە منهاتن. بینای بانکی یەدەکی فیدراڵی لە نیویۆرک گەورەترین و بەهێزترین بانک لە جیهاندا کە $4.5 لە هەموو دنیا دیاری دەکات. لەم بینایی پشتی منەوە کە بینای بانکی یەدەکی فیدراڵیە 5 ژێرزەمین هەیە، گەورەترین خەزێنەی تێدایە، گەورەترین خەزێنەی یەدەکی ئاڵتون. بەڵام ئەم ئاڵتونە بەنسبەت عێراقەوە گرنگ نییە، ئەوەی گرنگە ئەو کۆدەیە کە لەسەری نووسراوە کۆماری عێراق. ئێوە دەزانن عێراق نەوت دەفرۆشێت، کڕیارەکانیش پارەی پێدەدەن. ئەو پارەیە کە لە کڕیارەکانەوە دەسی دەکەوێت و لە نەوتەوە دەسی دەکەوێت دەهێنرێتە ئەم بانکەی پشتی من و لەم بانکە دەهێڵرێتەوە و عێراق خاوەندارێتی دەکات. بەڵام لە ماوەکانی پێشوودا و لە ساڵانی پێشوودا بەهۆی ئەوەی کە وەزارەتی خەزێنەی ئەمریکا و بانکی ناوەندی ئەمریکا هەمیشە شک و گومان و قسەیان لەسەر ئەوە بووە کە بابەتی ساختکردنەوەی دۆلار و ناردنەدەرەوەی دۆلاری کاش لە عێراقەوە بەتایبەت بۆ ئێران ئەم پارانە جۆرێک لە جۆرەکان دەستی بەسەرگیراوە. بەڵام هێشتا ئەمریکا خاوەندارەتی ئەم پارەیە نەکات و خاوەندارەتەکەی دەگەڕێتەوە بۆ عێراق. بۆیە ئەمریکا لە سەرەتای ئەم ساڵەوە تاوەکو ناوەڕاستی ئەم ساڵ کۆمەڵی هەندێک جار داواکردنی عێراقی بۆ پارە دوا دەخست. یعنی عێراق کە داوای پارەکەی خۆی دەکرد پێویستی پێ بوو مەفروض و ئەمریکا بیداتێ دوای دەخستونەی دەدا بەهۆی ئەو کێشانەی کە چارەسەر نەکرا بوو کە ئەمریکا داوای دەکرد، مەسەلەی گروپە چەکدارەکان و تەمیلکردنیان، مەسەلەی ئەوەی کە پارەی کاشی دۆلار لە عێراقەوە ببرێتە ئێران. بانکی ناوەندی و وەزارەتی خەزێنە مەرجیان دانابوو بۆ ئەوەی کە ئەگەر عێراق بە قسەیان نەکاتەوە ئەم پارەیە لێرەوە خۆی دەمێنێتەوە و داخستنەکەی پێدانی دوا دەخرێت. تاکوەوەی ئەم مانگە تۆمباراک نەری تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ عێراق سەردانی بەغدای کرد لەگەڵ عەلی زەیدی سەرۆکوەزیرانی نوێی عێراق کۆبووەوە. ئەمە وای کرد جۆرێک لە دڵنیایی وەرگرێت و بەشە پارەیە کە عێراق داوای کردبوو لە بانکی یەدەکی فیدراڵیەوە بنێردرێت نێردرا. بەڵام هێشتا مەرجەکان ماون چاوەڕە دەکرێت لە ناوەڕاستی مانگی داهاتوو عەلی زەیدی سەردانی ئەمریکا بکات و لێرە بە تێر و تەسەلی لەسەر و کێشانە قسە بکەن بۆەوەی تر ئەم پارانە هەرکەی عێراق ویستی بڕی لێ بنێردرێت بۆ عێراق بنێردرێت. و کارگەیشتە ئەوەی کە یەکێک لە مەرجەکانی ئەمریکا پارێزگاری بانکی ناوەندی عەلی عەلاق لەسەر کار لادرا، نزار ناسر عامری ئێستا دانراوەک پارێزگاری ناوەندی. ئەمەش وەکو ئەوە دەبینرێت کە نزار پێشتر بەرپرس بووە لە بانکی ناوەندی، بەرپرس بووە لە دۆسیەی نێشتنی تیرۆر و نێشتنی پارە سپیکردنەوە کە ئەمەش ڕێک بە دڵی ئەم گۆڕانکاریەیە کە ئەمریکا لە ئێستادا لە عێراق داوای دەکات و چاوەڕێ دەکرێت لە سەردانەکەی عەلی زەیدیەوە ئیتر ئەو کۆتوبەندانەی کە لەسەر ئەم پارەیە کە موڵکی عێراقە و لەم بانکەی پشتی منەوە هەڵگیراوە نەمێنێت و هەر کاتێک هەر بانکێک عێراق داوای پارە بکات بۆیان بنێرن. جا خوابکە پێوقەدەمی ئێمەش کە ئێستا لە ئەمریکاین و لە بەردەم ئەم بانکە زەبەلاحین کە ئەو هەموو پارەی عێراقی تێدایە بەخێر بێت و پارەکە لێرەوە بنێرێتە عێراق و هیچ نەبێ موچەخۆرانی ئێمەش لە هەرێمی کوردستان سوود لەو پارەیە وەربگرن و گیرفانیان گەرم بێتەوە.